بۆم بابەتە ئەمە میوانجاری بەڕێز پشتیوان وەرتیمان کردووە بەڕێوەبەری تۆماری ناوی بازرگانیە لە هەولێر. بەڕێز پشتیوانم کاتت باش بەخێرهاتی. ئەو کاتێ ئێوەش باش. زۆر سپاس. مەرجی سەرەکی ئێوە چییە بۆ هەر ناوەندێک نووسینگەیەک شوێنێک کە بۆ کڕین و فرۆشتن یاخود بازرگانی بێ بەگشتی بۆی کە مۆڵەتی پێ بدەن بۆی کە ئەم کەسە بتوانێت کار بکات مەرجەکەتان چییە؟ سەرەتا زۆر سپاس بۆ ئێوە. حقات دوای هەمواری یاسای بازرگانی لە ساڵی 2022 و دەرکردنی پەیڕەوی ژمارە 15 ساڵی 2020 پێدانی ناوی بازرگانی تۆمارکردنی ناوی بازرگانی سپێردراوە بە وەزارەتی بازرگانی و ئەو ناوانی کە تۆماریش دەکرێنی ناوی بازرگانی پیشەوەران لە سنووری پارێزگای هەولێر لە بەڕێوەبەرایەتیەکەی ئێمە تۆمار دەکرێن. ڕێنمایەکان لە ئێستادا هەر ناوێک کە تەقدیم دەکرێت بە شێوەی ئۆنلاین پێشکەش دەکرێت لە کاتی دەرچوونی بڕوانامە و پێدانی نووسراوە بۆ مۆڵەتی کارکردن و بۆ ئاگادارکردنی لایانی پەیوەندیدار لە تۆماربوونی ئەو شوێنیان بۆ ئەو پیشەیە ناوەکە بە هەر سێ ڕۆنووس دەنووسرێ بە کوردی بە عەرەبی بە ئینگلیزی و ڕێنمای ئەو خەڵکانش کراوە کە دەبێت گرنگی بە زمانی کوردی بدەن لە تابلۆکانیان و ناکرێت زمانی کوردی بە فۆنتێکی بچووکتر بنووسێ ئەبێت لەسەرەوە بە زمانی کوردی بنووسێ لە ژێرەوەش دەتوانێت بە زمانەکانی ترنا تابلۆیەکەی بنووسێت. باشە. هەڵبژاردننی ناوەکان بابێنە سەرەوە لە ڕووی واتاوە ئێوە چۆن هەڵسەنگاندنی بۆکەن چۆن کەنەژێر ئەو مەرجانەی کە داتان ناوە. خۆی پێشتر ناوی بازرگانی کە لە ژوورە بازرگانیەکان بۆ چەند ڕێکارێکی تونجیرا بووە بەر کە هەموو ناوێک نەدەدرا بۆی وای لە هاتبوو بوو بۆ ئەزمەی ناو خەڵکانێکە بوو چەندین جار ناوی تەقدیم دەکرد ڕەفزی وەردەگرت نای دەتوانی ناوەکە تەزیل بکە دوای چەند مەشاکلێشتری شەبوو کە پێداچوونەوە کرا و یاسایەکە هەموارکە ناوەکە درابێ ئێمە حقات ئێمە کار ئاسانیمان کردووە بۆی بتوانین بە ئاسانترین شێوە خەڵک بتوانێت ناوێک تۆمار بکە. ناوەکان بە کوردی بە عەرەبی بە ئینگلیزی تۆمار دەکرێن بەس ئەوەی کە گرنگە ڕێنوێنی دەکرێن کە گرنگی زیاتر بە زمانی کوردی بدەن و ناوەکانیش بەڕاستی کار ئاسانی بۆ کراوە لە چونکی زۆربەی ناوەکان تەزیلن بەڵام هاوکاریمان کردوونە لەوەی کە ناوەکان بە پێشگرێک یان بە پاشگرێک کە بۆ ناوەکە زیادی دەکەن نەبێتە وەکو دەڵێ تەقلیدی ناوێکی تر یان کاریگەری هەبی لەسەر ناوی کەسێکی تر کە بەکاردێنی بۆ هەر پیشەیەک یان پیشەیەکی تر ناوەکەی پێدەدەین و ئەو پەڕی ئاسانکاری و کار ئاسانیش کراوە و هەتا لە ڕووی تێچووشەوە تێسوەکەی زۆر کەم کراوەتەوە چ لە ناوی بازرگانی کۆمپانیا وی پیشەوەران تەنها 75,000 ڕسوماتی تەزیلی هەر ناوێکە تەنها 75,000 بۆ تەزیلکردنی ناوەکە. باشەکات پشتیوان ناوە ئەمەوێت جەخت بکەیتەوە لەسەری پێویستەکە مانایەکی کوردی هەبێت یعنی واتاکەی کوردی بێت نە شەرنی ئیلا واتایەکەی کوردی بێت دەکرێت ناوی خواستراویش دەبێت بە فۆنتی کوردیش بینوسێ بەڵام دەتا ناوی خوازراویش بێ دەبێت تا حروفی ئینگلیزیش بێ ئەبێ موافقە دەکەین و ناوەکەی پێدەدەین بەس حقت یەک ڕوونکردنەوەی ئەمەوێ بیدەم زۆر جار تێبینیوە کرێ یان باز لەوە دەکرێت کە چەندین ناو هەیە ناوەکە هیچ مانایەک نادا یان گونجاو نیە نەدەبواە بدرێ ئەمە دەم ئەو ڕوونکردنەوەی بدەم کە لە سنووری پارێزگای هەولێر هەتاوەکو ئێستا تقریبا 25,000 ناو تۆمار کراوە هەموو ئەو ناوانەی تر کە تۆمار کە هەڵواسراون و تابلۆیان هەیە و لە شوێنەکان و کە بە ملیۆنان مەزەندە دەکرێت ئەوانە تۆمار نین هەرکەس دۆخۆیەوە ئەو تابلۆیەکی نووسیوە و ناوی خۆی لەو شوێنە ناوە کە چۆتە لایەنێکی پەیوەندیدار خۆی ناکرێت دەبێت ناوەکە تەزیل بکە ئێستا بە پێی نظامی ژمارە 15 ناوی بازرگانی هەر کەسێک ناوێکی بازرگانی بەکاربهێنێ بێ ئەوەی تەزیلی بکە دەبێت سزای پێبژاردننی لەسەر ئەژمار دەکرێت بە بڕی 100,000 هەتاوەکو ملیۆنێک. پرسیاریترشم لا پێویستە بێت زۆر کە زوازانێت کە ناوەکەی وەرگرت ناوەکەی تۆمار کرد ئیتر ئەوە هەموو ڕێکارەکان و تاوە ئەتوانێت شوێنێک بکاتەوە یاخود کۆمپانیای دامەزرێنێ یاخود کارێکی هەبێت ئەمە ڕاستە یاخود ناوە تەنها بۆ ناوەکەی کە تۆمار کراوە ناخۆی لای ئێمە بەس ناوەکە تۆمارەکە ئێمە بەس ناوەکەی بۆ تۆمار دەکەین و بڕوانامەی تۆماری ناوەکەی پێدەین هەتا لە بڕوانامەکەش نووسراوە دەبێت پابند بێت بە وەرگرتنی مۆڵەتی کارکردن ڕێپێدانی پیشەکەی ناوەرگرتن مۆڵەت پێدان نییە نەخێر مۆڵەت پێدان نیە تەنانەت بە شێوەیەکی فەرمی تۆمارکردنی ئەو ناوەیە کە ئەو پیشەیە دەوێت ئەنجامی بدا کە سەردانی لایانی پەیوەندیدار دەکا لەژێر ئەو ناوە دێکاوە ناوەکەشی تەزیل کردووە لەلای ئێمە و بڕوانامەی پێدەین. باشە کەسێک شوێنێکە ناوەکەی ئینگلیزیە ئێوە چۆن مۆڵەت یاخود چۆن مۆڵەت پێدانیان پێدراوە ئێوە چۆن پەسەندتان کردووە؟ خۆی لە ڕابردوودا لەبەرەوەی هەم پێدانی ناو ئەستەم بۆ ڕاستی
زۆر ئەستەم بوو کە بتوانی ناوێک تەزیل بکەیت لەبەرەوەی ناوی شەبیه زۆر بوو و ئەوانەی کە تۆزێکی نزی بوو ڕەت دەکرایەوە بەڵام لە ئێستادا ئەو پەڕی ئاسانکاری کراوە کە بە کەمترین وەقت بە هەتا تۆزێک مەزالی تێدا هەبێ کار نەکاتە سەر ناوێکی تر ئێمە ناوەکەی دەدەینێ و ئێستا زۆربەی ئەو ناوانی کە هەیە تۆمار نینە ڕاستی بەڵام لە ئێستادا بە دایرەیەکی بچووکی وەکو ئێمە ناتوانین بە دوواداسون بۆ هەموو بازار بکەین هەر شوێنێک ناوی نەبوو دای بخەین و پابندی بکەین بێ ناوەکەی تۆمارکە بەڵام ڕۆژانەش ینی ڕۆژانە 50 60 تاوەکو 100 ناو ڕۆژانە دەنێردرێ بۆمان بەڵام بەشی زۆریان ڕەت دەکرێتەوە چونکی لە ئێستادا دەستە هەر دایرێک دەستە ئاسایش داوای تۆماری ناوی بازرگانی دەستە قایمێت دەستە هەر لایەنێک دەڵێ بڕۆ تۆماری ناوی بازرگانی بۆ بینە لە ڕابردوو ئەوە نەبووە بەڵام ئێستاە کە ئێستا دەگەڕێتەوە بۆ لامان ئەو ناوی کە چەندین ساڵە بەکاری هێنێ بەس سیستەمی ئۆنلاین بۆ ئێمەی دەنێرێ دەوێت تۆماری بکە لە لای ئێمە کەچی ناوەکە تۆمار کراوە بۆ کەسێکی تریان وەکو کۆمپانیا تەزیلە ئەوە ڕەت دەکرێتەوە و ڕۆژانش تووشی ئەو مەشاکلانە دەبین کەسانێک دەوێت ناوەکەی تۆمار بکە کە پێی ناوەکەی نادەینێ دەڵێ ئەو ناوە تۆمارە بە ناوی کەسێکتر ڕاستی ناڕزایی دەردەبڕێ دەڵێ من 20 ساڵ ئەو ناوە بەکاردین و ئەو ناوە ئی منە چۆن درراوە بە کەسێکتر بەڵام لە ئەساسە ناوەکەی ئەو نیە لەبەروی تەزیلی نەکردو لای ئێمە باشە ئەو شوێنانەی کە بیانین لە دەرەوە براندێکن لە دەراون و یان لە هەرێمی کوردستان لە قێکەکەنەوە ئەوانەوە چۆن مامەڵیان لەگەڵاکەن چۆن تۆماریەکەن ناوەکەیان بەخۆی براندەکان زیاتر بە هێمای بازرگانی تەزیل دەکرێن هێمای بازرگانی لە بەڕێوەبەرایەتی هێما بازرگانیەکانە ئەوە لە لای ئێمە نییە بەڵام ئەوانەی ترکەوەکو کۆمپانیا دی لە ئێمە تۆمار دەکرێن بە هەمان ئەو ناوی کە لە وڵاتی دایک پێی تەزیل بۆ ئێمە تەزیل دەکەین لای خۆمان بەڕێز پشتیوانوەرتی بەڕێوەبەری تۆماری ناوی بازرگانی لە هەولێر لەگەڵ ما سوپاس بۆیەوە بۆ هیواین کە بەردەوام بن بۆی کە دی ئەوەندە ناوی جۆرا و جۆر و بیانی نەبینین لەسەر هیچ تابلۆیەک کە ئایبینین زۆربەی کات کەمترین ناوی کوردی بەرچاومانەکەوێت توی ناسینەوە سوپاس بۆیەوە سوپاس بۆ ئێوەش بەردەوامی انشاءالله